ئامادەبووان هاوشاریانی خۆشەویست ئێمە وەک سەرپەرشتیارانی ئەم کەمپەینی هاواری نیشتیمان لە هەولێر سوپاسی زۆرمان بۆ ئێوەی هاوشاریەکانمان هەیە بەراورد بە کەمپینەکانی ڕابردوو دڵخۆش بووین بەوەی جارێکی تر هەولێر سەرماندی باوەشێکی گەرم و سۆزێکی مرۆڤانە و نیشتیمانی نەتەوەیی کوردانە هەروە سوپاس و پێزانینمان بۆ هەر دەستگایەکی ڕاگەاندن هەیە کە لە ماوەی ئەم حەوڕۆژەدا گەر بۆ یەک جاری ژوورماڵێکی کەمپینەکەمانی کردبێ سوپاسی هونەرمەندان و کەسایەتی زۆر بە زۆرەکانیش دەکەین کە بە شێوەی زۆرا-زۆر کاریان بۆ پشتیوانی کەمپینەکە کردووە هاوکات سوپاسی دەستگاکانی ئاسایشی پۆلیس دەکەین کە ئاسانکاری زۆریان بۆ قۆناغەکانی جێبەجێکردنی کەمپینەکە کرد و پشتیوانی زۆرا-زۆریان کرد ئەو کەمپینە لە زیاتی دەستگا و دەسەڵاتە فەرمیەکانی هەرێم بە هەرچی خۆمانی دەزانین کە جوڵە و ڕەفتارە جینۆسایدکارەکانی دەوڵەتی تورک بەبیر جیهان و حکومەتی هەرێم و ئێوەی ئامادەبووان بهێنینەوە ئەو پاکتاویەی دەوڵەتی هەمیشە فاشستی تورک و چەتە ئەنسار و داعشیەکانی دەستکەلای ئەردۆگان بەرامبەر هاوخوێنانمان لە ڕۆژ ئاوادا پیادەی دەکا تەنانەت چەکی قەدەغەکراویشی بۆ قڕکردنی کورد بەکارهێناوە بەڕاستی مەخابن ئەو هێرشە داگیرکاریە بە چەکی فۆسفۆری بێبەهانەی دەوڵەتی تورک لە زۆرێک لە پەرلەمان و مەحفەلی دەولی جیهان سەرکۆنە کرا کەچی لەو بارەوە لە هەر سێ سەرۆکایەتی ڕسمیەکەی باشوور نووزەیەکی ناڕەزاییمان نەبیست هاوکاریکردنی محەممەد ئەو منداڵی بە چەکی فۆسفۆر پێکرا جێگای دەستخۆشی بوو بەڵام دەبێ بزانین کە چەندی محەممەدی تر هەیە ئێستا بەدەست ئازار دەتلێنەوە دەنگ و وێنەیان نەگەیشتە جیهان بەڕێزان لە پاڵ کەمپینەکانی کۆکردنەوەی هاوکاری باشترین بایکۆتی کاڵای تورکی بەهێزترین وەڵامدانەوەی خەڵکی کوردستان بوو بۆ دەوڵەتی تورکیا ئەوە دەری دەخات کە خەڵکی کوردستان تێگەیشتووە کە کێشەی دەسەڵاتدارانی تورکیا لەگەڵ هێزێکی دیاریکراو نییە کە بە قوڵی کونسوڵەکەیان لە هەولێر تیرۆریستین کە ئێمە ئەو زۆرە ناوهێنە لە کەسوکاریان دەکەین بایکۆتی کاڵای تورکی دەری دەخات خەڵکی کوردستان تێگەیشتووە کێشەی ئەوە دەسەڵاتی خۆ بەڕێوەبەری کووردە هەموو پارچەکانی کوردستانیش لەژێر هەمان هەڕەشەیە بۆیە پشتیوانی ئەو بایکۆتە دەکەین دژی بەرهەمی تورکی و داوا دەکەین حکوومەتی هەرێم ئەو دۆخە بکاتە دەرفەتی بوژانەوەی ئابووری خۆماڵی و ڕزگارکردنی ئابووریەکەمان لەژێر هەژمونی داگیرکەران داواش دەکەین بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بۆ دەرکردنی سوپای تورک لە باشوور بخرێتە بواری جێبەجێکردن و ئەو دەست درێژیانە کۆتایی پێ بێنرێ دوا پەیامی کەمپینەکەمان بەهەڵ دەزانین تیشکێک بخێنە سەر کامپی مەخمور دانیشتوانی ئەو کامپەش ئاوارەکانی دوێنەی زوڵمی دەوڵەتی تورکیان داوا دەکەین وەک چۆن دامەزراوە حکومی دەستگاکانی ئاسایش هاوکاری تەواو ئەو کەمپینە بوونە بۆ پشتگیری لە قەوما و ئاوارەکانی ڕۆژاوە بە گروتینی زیاتر ئەو فشارەی سەر کامپی مەخمور هەڵگیرێت و ژیانی کوردانی باکووری ئەو کامپە ئاسایی بکرێتەوە دانیشتوانی ئەو کامپە لە هەردوو حکوومەتی عێراقی فیدرال و حکوومەتی هەرێم بایکۆت کراون ئەرچینەتەوەی لەسەر هەرێمە کە دوای زیاتر لە 3 مانگ دەرگا لەسەر نەخۆش و قوتابیانیان و هیتر بکاتەوە لە کۆتاییدا جارێکی تر بە سەرچاوان بەخێرتان دێنین ئێمە سەرکەوتنی ئەم کەمپینە لە هاوسۆزی و ئامادەی ئێوە دەبینین لە ماوەیەکی نزیکی داهاتوش سەرجەم وردەکاری ئەو هاوکاریانەی ئەو کەمپینە پێشکەشی ڕۆژئاوای دەکات دەیخەینە ڕوو کەمپینی هاواری نیشتیمان 25 دەی 2019